پارێزگاری سلێمانی هەڤاڵ ئەبوبەکر دوای قسەکردن لەگەڵ پارێزگار ئەگەڕێمەوە لای تو هەردوو لەگەڵمان بمێنە. کاک هەڤاڵ بەخێر بێن، زۆر سپاسان ئەگەم ئەتوانم بزانم تاوەکو ئێستا لافاو چەند دەڤەر و ناوچەکانی سلێمانی گرتووە؟ بارانبارین هەموو کوردستانی گرتوتەوە و بە زۆریش ناوچەی سلێمانی و گەرمیانی گرتوتەوە و لە ناو سلێمانی و پارێزگای سلێمانیشدا بە تایبەتی شاری چەمچەماڵ، شارۆچکەی بازیان بەشێک لە پیرەمەگرون و ئەو شوێنانی گرتوویەوە، بەڵام ئەوەی کە بوویە هۆی زیانگەیاندن بە ژیانی هاوڵاتیانی خۆشەویست و دوو قوربانیمان هەبوو شاری چەمچەماڵی خۆشەویست بوو کە دوو ئازیزمان بەهۆی لافاوەوە کە هۆکاری سەرەکی لافاو بۆ ڕوخانی دیوارێک و دوایش بەهۆی لافاوەوە خوشتێک و برایەکمان لەدەستداوە و زیان بە دامودەزگاکانی دەوڵەت و بە هاوڵاتیانیش کەوتون. لە شوێنەکانی تر لافاو ئەو زیانە زۆرەی نەیاوە کە لە شاری چەمچەماڵی یاوە، بۆیە ئەتوانم بڵێم بە پلەی یەکەم زیانی ئەم لافاوە لە شاری چەمچەماڵا کۆبووتەوە. بۆچی لە شاری چەمچەماڵا کۆبووتەوە کاک هەڤاڵ؟ یعنی کەم تەرخەمی لە چیا بووە؟ مەسەلەن ئەو ئاوەڕوەکان پاک نەکراونەتەوە، لە ئامادەباشیانە بوو، لەبەرچی بووە؟ یەکەم بەهۆی گۆڕانی کەشوهەواوە کە چەندێکە هاوڵاتیان و هەموو لە ئاگادارەکەینەوە بڕێکی زۆری باران لە ماوەیەکی کەم و کورتە بەیەکەوە باریوە، ماوەیەکی زۆرە کە باران نەباریوە. ئەو ناوچەیە کە خاوەنی باشترین سروشت و خاک و گڵە و کارگەکان لەوێ شایەتی ئەوەیان بە تایبەتی لە بواری خشتا کە زۆرێک لەوە بەهۆی نەبارینی بارانەوە لە ڕابردووە خۆڵێکی زۆر لەسەر زەوی کۆبووتەوە کە دوجار هەمووی بۆ بە قوڕە سوورەیەک کە بە شێوەیەکی زۆر چاوەڕوان نەکراو لافاوەکە هەر لافاو نەبوو بە تەنیا بەڵکو بۆ بە تێکەڵەیەک قوڕاوێک کە زۆر شتی لەگەڵ خۆیان بردووە و سەری منهۆڵ و ڕێڕەوەکانی ئاوی گرتووە. لە هەمان کاتیشا کارێکی لاوەچی ڕووخاندنی یا هەرساتنی پردی بەیان بەنداوی موەفەری بووە لەو ناوچەیە و لە هەمان کاتاوەکوتم ئەو شوێنانە بۆ کە لە کاتێکی کورت و کەمە قەبارەیەکی زۆر ئاوی تیا کۆبووتەوە بۆ تەمایی ئەوەی کە لافاوەکە دروست. یعنی کاک هەڤاڵ بەنداو تەقیوە. بۆچی تەقیوە؟ بەڵێ بەشێکی بەهۆی لافاوەکەوە زیانی بەرکەوتووە کە ئەوە هۆکاری سەرەکی نییە، بەڵام ئەویش بەشێکە لە هۆکاری ئەو لافاوەی کە لە چەمچەماڵ بووە. باشە، چۆن زیان بەرکەوتووە؟ مەسەلەن زیاتر هەیە ئاوەکەی زیاتر دێتە دەرەوەیان هەر ئاوا کۆنتڕۆڵ کراوەتەوە؟ بەنداوێکە تەقەیە دۆکو لە جارەکانی تیژ لە شوێنانی تر ڕوویاوە، لە سەختەک، لە زەلان و لە زۆر شوێنی تر ڕوویاوە کە قەبارێکی زۆری ئاو کە خۆی تیای کۆبووتەوە و قەبارەیە سیاهش کاچێتە دەستەری وەکە بە هەمووی بەیەکەوە لە سوچێکەوە دلزی پێکەوێ بە دڵنیاییەوە چ تەوژمەکەی چ قەبارەکەی و لە هەمان کاتیشا و بڕە زۆرەی باران کە لەگەڵ یا بەردەوام بۆ باریوە زیانەگەێنێ. باشە، کاک هەڤاڵ لەسەر زیانی گیانی بە زانیاری وەربگرم. دوو کەس گیانی لەدەستداوە تاوکو ئێستا لە چەمچەماڵ، ئەوە بە تەکیدی زانیاری هەیە کە دوو مناڵیش چرا محەممەد کارزان عەبدوڵڵاش دیار نەماون. هیچ زانیارێکتان هەیە چارە نووسیان دیارە ئێستا؟ ئێستا بەس ئەو دوو خۆشەویستەمان هەیە، حاڵەتێکی تر بە فەرمی و لێکۆڵینەوەکان بەردەوامن، بەڵام حاڵەتی تر بە فەرمی ڕانەگەێنراوە. باشە، بۆ تاوەکو ئێستا زیانەکان چین؟ ئەگەر بزانن مەسەلەن ئەزانم ناتوانن زیانی مادی ماڵان بزانن، بەڵام تاوەکو ئێستا زیان بەرپرد بەندا و ئەوانە ژمێردراوە دەزانن تەخمین کراوە؟ زانی ئێمە هێشتا لە ناو لافاو ڕاستە زریانەکەیین. باشە، چ جادەیەک چ پردێک ئەو بەنداوێک تەقیوە؟ ئەوە بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستان و بەرنامەی وەزارەتی ناوخۆوە و پارێزگارەکان بەشەکانی هەماهەنگی و دام و دەستگاکان هەمووی بەرگری شارستانی، دەستگاکانی ئاسایش و پۆلیس و پۆلیسی هاتوچۆ، کاروانیەکان، دام و دەستگاکانی تر بەرگری شارستانی هەمومان ئەوەیە کە ئێستا هیچ هاوڵاتیەک زیان بە ڕۆحی نەگات، کەس لەدەست نین. لە دوای ئەوە بەدەم خەمی برینارەکانەوەین، واتە لە پێش ئێمە بە دوای قوربانیە چەند بریندارمان هەیە کاک هەڤاڵ ئەگەر بزانن؟ قوربانیە ماڵیەکانی جاتە سەر قوربانە داراییەکان. بریندار چەندن؟ هەرە و چوارن کە بەرگری شارستانی باسییان کردووە؟ بەڵێ هەرە و چوارن. باشە، بوو ئەم شەو تاسبەی پێشبینیەکرێت شەپۆڵەکە سلێمانی هەڵەبجێ گەرمیان بگرێتەوە. ئەم شەو تاسبەی چۆن حازریتان کردووە، چۆن ئامادەکاریتان کردووە؟ ئێمە بەردەوام لە ڕابردوو لە ئێستا ئامادەکاری تەواومان کردووە و ئەو کەمیەتە بارانی لە شوێنی تر باریەوە لە سلێمانی و شار و شارۆچکەکانی تریش باریەوە. سپاس بۆ خۆی گەورە بۆ هیمەتی هەرەوەزی سر هاوڵاتیانی خۆشەویستەیەکێک کاتژێڕیەکان
دام و دەزاکانی حکوومەتی هەرێمی کوردستان و کەرتی گشتی و ڕێکخراوەکان و لەمەیە بێ سواسی دەوڵەتانی دۆستی بکەم کە هاوخەمی خۆیان بۆ ئێمە دەربڕیەوە بە تایبەتی دەوڵەتی تورکیا هەموو هاوکار بووین بۆ ئەوەی کە ئەم حاڵەتانە ڕوونیان لەژینا قەبارەیە و بارانبارینە بەڵێ لە سلێمانیش باریوە لە شوێنەکانی تریش باریوە بەڵام هەمومان هاوکار بووین و لەەوە پێشڕێنماییمان بڵاو کردوێتەوە ئیستاژ من جەختەکەمەوە لەسەرەوەی هاوڵاتیانی خۆشەویست پابەندی تەواوی ڕێنمایەکانی بەرگری شارستانی و تیمە فریاگوزاریەکان و ساروانی و پۆلیسی هاتوچۆ و دەستگا ئەمنیەکان بن بۆ هیچ زیانێکیان بەرنەکەوێ بە ئۆتۆمبیلەکانیان نێنە دەرەوە لە شوێنی خۆیان نێنە دەرەوە کێشەی ترافیک دروست نەکەن بۆی تیمەکانی ئێمە کە ئێستا خەریکی پاکردنەوەی ئەو شوێنانن جادۆبانەکانەکەنەوە گرفتیان بۆ دروست نەبێ بۆیە تکا لە وڵاتیانی خۆشەویستەکەم پابەندی ئەو ڕێنمایانە بن چ لە ڕابردووە پێمان وتون ئێمە وەکو حکوومەت بەرپرسیارین لە ئاوەڕۆکان لە شوێنە ڕێڕەوە سندوقیەکان لە ئەو ڕێگانی کە ئاویان پیا ئەڕوات هاوڵاتیانی دەوێت ماڵەکانی خۆیان چێک بکەنەوە لە ئاوەڕۆکەیان لە حەوزیان لە شوێنەکانیان چونکە هەموو ساڵێک لە ئەم بارانە بەخوڕانی پاییزدا لە سەرەتایە بەهۆی گەڵاوە بەهۆی ئەو ماوە زۆرەی ڕاستە بژێ خستن و کەمتەخەنیەک لای هاوڵاتیانی ژڕوەیە باش ئەو حاڵەتانە دروستەکە باشە هەموو ماڵێک ڕاستە ئەوە تا چێکی شتەکانی خۆی بکاتەوە باشێکی ڕێڕەوە گشتیەکانمان هەمووی کردوێتەوە باشە کاکەڤاڵ سبەی داوامە لە سلێمانی بەڵێ داوام دەکرێت داوامی فەرمی من لە ڕێیەوە تکای ئەم ڕوونکردنەوە بۆ 2000 بڵاوەکەمەوە ناکرێ ئێمە هەر بارانێکە بارێت تەمێکە بێ بەفرێگە بارێ هەموو خزمەت گوزاریەکمان بیرەچێتەوە بیر ناکەینەوە لەوەی نەخۆش یەک ساڵە سەری داناوە قەسەری بۆ کرێ ئەشیعەیەکی هەیە لە نەخۆشخانەی هیوا ئەگەر من بەیانی دەوام ڕابگرمەکەوێتەوە ساڵێکی تر لەوانەیە تەمەنی یارمەتی نەیە و یارمەتی نەیە هەموو ژیانە وەستێ هاتوچۆ وەستێ پاسپۆرتەکەی تازاکاتەوە کەوێتە غەرامەوە ناسنامەی ساڵانەکەی تازاکاتەوە کێتە غەرامەوە دەوام نابێ بوەستێنین و دەسەڵاتمان ناوە بە سەرۆکی یەکە کارژێڕیەکان بە هەماهەنگی نەک لە خۆیانەوە لەگەڵ لایەنی پەیوەندیدار لە پەروەردە لە کەژناسی لە تەندروستی لە ئاسایش لە پۆلیس لەلایەنەکانی تر و دام و دەستگاکانی تر ڕاوێژەکەن ئەگەر خوا نەکردە ئەو مەترسی هەیە باسەکەی ئستا باران و لافاوە ئەگەر ئەم لافاوە بوو بەمایی خەبارەکەی پێشبینی کراوەکەی بوو بەمایی زیانگەاندن بە ژیانی هاوڵاتیان گرتنی ڕێگەوبانەکان تێکچوونی ترافیک ڕێگەوبانەکان دابوو نەزمی گشتی تێگا هاتوچۆی وەستان سەرۆکی یەکە کارژێڕیەکە لەو ناوچەیە بڕیار ئەیات کە چۆن کۆنتترۆلی داوامەکە داوەستێنێ کۆی دام و دەستگاکانە وەستێنێ یان چۆنەکە بەدەر لەواگەر من وەکو پارێزگارێک بڕیار بم بۆ نەبوونی دەوام لە خەڵاتزیەوە تا خانەقین ژیان بوەستێنم لە کاتێکا لە زۆربەی ناوچەکان لەوانێ باران نەباری باشە بۆیە ئەمە بابەتێکە تکاکە میدیاکان ئەم بارانی ڕەحمەتەمان لێ نەکەن بە کارەساتی لافاو لە هەمان کاتیشا قوربانیەکانمان بیر نەبنەوە بۆ ئەوەی کە نەزانین چۆن خزمەت گوزاری بکەین دوایین پرسیارم با لەسەر قوربانیەکان بێت ئەوانەی کێشارە نووسیان نادیارە ئەمێ بزانم تیم پێکێنراوە بۆ دۆزینەوەیان هەرەوەزی نێوان دام و دەستگاکانی حکومەت و خەڵک زۆر گرنگە لەمەیە ئەمە بارانێکی ڕەحمەتە ئەبێ ئێمە خۆمانی بۆ ئامادە بکەین باش لە هەر ڕووداوێکە ئێمە دەوام و هاتوچۆ و جوڵە ڕابن باشە دەمەوێت پرسیاری ئەو دوو منداڵت لێ بکەم تیم پێکێنراوە بۆ دۆزینەوەیان بە دڵنیاییەوە گەر ئەوە زانیاریەکی تەواو بێ تیمەکانی ئێمە زۆر بەوردی بە دوایە گەڕێن و لە ماوەیەکی زۆر کەم و کورتە ئەگەلە ئەنجام بەڵامە بێ دەرفەتمان بنێ بۆی شەکان چاکەینەوە بۆی بە دوای و خۆشەویستانەیە بچین بۆی چارەنووسی نادیارەکان و ئەو زێرە و زیانانەی کە کەوتون و ئەو دام و دەستگانی زیانیان دەرکەوتووە ئامادەیان کەینەوە تاکو سپێنی هاوڵاتیان بتوانن یعنی تا ئێستا دڵنیانین کە ئەو مناڵانە ون بوون لە ناو لافاوەکەیان نە؟ ئەمەی توێکی تحقیقی پۆلیسیە بورە بەس ئەمەی ڕۆژنامەنووسی نییە تیمەکانمان لەوێن کاکەڤاڵ پارێزگاری سلێمانیت منیش پرسیارە لێکم بزانین چارەنووسی ئەو مناڵانە چییە ڕاستەیان نە ئاو بردوونیان نە لە بەڕێوبەری تحملکەن کە قساکەن جۆش لە خەڵک بگرن دەفەرموو ئەم زانیاریانم لە قایمقانی ڕێزی سەمسەماڵەوە یا بەڕێوبەری ئاسایشی ڕۆژاواوە پێنەگات من بە قسەی میدیا و نەهاو بە خێرایی و بەوە نایکەم خەریکی تێکدانی مەزاجی گشتینین خەریکی ڕێخستن و ئیدارەدانی مەزاجی گشتی باش زۆر سپاس کاکەڤاڵ دەست خۆش پارێزگارە سلێمانی بە تەلەفۆن لەگەڵم بوو دەستێوە خۆش